وەرە وەرە بزانە ظالم کێیە، مجریم کێیە کاکە؟ کرۆ کەسەیە کە خەڵک عەزیەتە دا، ئەو کەسەیەکەوە معنەویاتی خەڵک داگرێت، یعنی جەسەدیەن قەلبەن وەقالیبەن عەزیەتە دەدات. کاکە ویش نەفسی هەیە کاکە، خوشکی هەیە، خوشکەکانی ها خوشکەکانی ئەڵێنم برایەمان تەوبەی کرد، ئەو خەڵکە هەروازی لێ نایەنن، معتاد بوو هەروازیان لێ ناهێنە، ئەچێ بۆ عومرە ئەڵێن درۆکەیت، ئەچێ بۆ مزگەوت ئەڵێن درۆکەیت، مەشروب ئەخوات هەر جنێوی پێدەن، گۆرانی ئەڵێ هەر جنێوی پێدەن، ئەچێتە ناو حیزبێکەوە هەر جنێوی پێدەن، وازە حیزبایەتێنێ هەر جنێوی پێدەن. ئەی قورچۆ بکاتە سەر خۆیان، بەس پێم بڵێ، بەس پێم بڵێ ئاخە چی بکات؟ یعنی چی بکات؟ کابرا چی بکات؟ کابرا بە بێکەسی گەورە بووە، بە نەبوونی گەورە بووە، ڕەفیقی خوێڕی و خراپ بە دەوریەوە بووە، حاشا لە ڕووی جەنابتان، هەر دەفعیان کردووە بەرەو خراپە. ڕۆژێ لە ڕۆژان کەسێک نەبووە دەسی بگرێت نەسیحەتی بکات، کەسێک نەبووە هاوکاری بکات. ئێ هەروە دەرەچێ کاکە، تۆ ئەو پیاوە جوان و قیت و قۆزە نابووی ئەگەر باوکت نەبووایە، ئەگە براکانت نەبووایە، فەزڵی خوا نەبووایە، تێگەی خاوەن برای، خاوەن کۆمەڵی خوشکی، خاوەن ئامۆزای، خاوەن باوکی، خاوەن سیارەی، خاوەن دوکانی، خاوەن بزنسی خۆتی، ئینجا ئاوا دەرچوویتە. یەک دنیان غەڵەتی دنیاشت کردووە هێشتاکە. کابرا بە بێکەسی گەورە بووە کاکە، لێی گەڕێ، دەستخۆشی لێ بکە کاکە، دەستخۆشی لێ بکە عەزیزەکەم.